Für Ihr Verständnis. Dear passengers, to protect yourself. nach Mallorca dürfen, weil ئێمە زۆر دڵخۆشین بەوەی دەتوانین بۆ مایۆرکا بڕۆین چونکە ماوەیەکی زۆرە سەردانمان نەکردووە و ئێستاش ئێمە لە پشووداین و ناتوانین گەشتەکەمان دوا بخەین. مانەوەمان لە ئەڵمانیا بۆ ئێمە بژاردەیەکی باش نەبووە، بۆیە بە ڕۆشتنمان لە ئەڵمانیا دڵخۆشین. das war raus dürfen.